سڵام هاوڕێیانی خۆشەویست، هیوادارم کە خاص بن و ڕۆژ و ڕۆژگارتان بە خۆشی تێپەڕکەن. ئەمڕۆ هاتکینە خەمەتتان سەبارەت بە توانمەندی و ژنانی توانمەند باسکەین. هەروەکازانن باس و بابەتمان توانمەندیە. دانێ خاتوون چەندێک توانمەندە، خاتوونێک ئەشێ چ کارێ بکات کە توانمەندی خۆی نیشان با لە کۆمەڵگا، چەندێ ڕێگەی هەست کە توانمەندەوە بێتەوە. لەکوێنەوەشی شڕۆعکە کۆمەڵگا بەشێکی خاتوونەکانمانە. خاتوونەکانمان ئەگەر زانانەون، ئەگەر توانمەند نەون، ناتوانن خۆیان زیاتر بناسین پێمان. کۆمەڵگا گەر ژنەکانی توانمەند نەون، ئەوێتە باعثەوە بنەماڵەکانمان بە دوای ژنەکانە و کچانێ توانمەندی نەوێ، کچانێ جەسووری نەوێ و بە شۆنی ئەوە کۆمەڵگایك توانامان نەوێ. سریک لە خاتوونەکانمان بەشێک لە خاتوونەکانمان لە ماڵ خۆیانە و شڕۆعیان کردگە، هەروواکە کاری ماڵیان هەست لە گۆشەی لە ماڵەکەیان یا دوکانێکیان دانیاگە، کەسب و کاری خۆیانیان دانیاگە، خۆیانیان توانمەندترەوە کردگە لە باسی ئابووری و خۆیانیان قەویتر کردگە. بووگە سەبایسەوە هەر لەم ڕێگە ژیانی خۆیان بەسەر بوون، بووگە سەبایسەوە کەسانی تریش بێنە لای خۆیان و ئەوانیش دەستپێکی کارەکانیان شڕۆکەن و هەر لە لای ئەمان و فێر کار بن و چەند بنەماڵەی تر لەسەر سفرێک و نان بخۆنتێکیانە. ئەمە نیشان هەروە کە ئەزانون خاتوونەکانمان دانان، خاتوونەکانمان توانان و ئەتوانن. خاتوون زاتەن خوڵقێنەرە، ئەتانێت شتێ خەڵقکە. ئەسڵ زاتی خاتوونەکان و ژنەکان و ئافرەتەکانمان هەرواسە. خوای گەورە ئێمە خاتوونانی خوڵقێنەر خەڵق کردگە کە ئێمە بتوانین جیا لەوەی کە مناڵێک تێرێتە دنیادانە خاتوون گەورەیەکە و پەروەردەیەکات و ئەیاتە دەست کۆمەڵگا، لە پاڵیە بتوانێت فرە کارگەل تریش کات. ئەمە نیشانە خاتوونەکانمان توانان. حەزەکەم بەم بۆنا بڕین بۆ لای سێ خاتوونی عازیزمان، تێکیانە قسە بکەین. ئەم خاتوونگە لە سێ خاتوونی عازیزن کە توانایی خۆیانیان نیشانداگا، کەسب و کاری خۆیانیان هەست. با بڕین بەرنامەکەمان دەست پێکەین و ئێوە زیاتر مێمانەکانمان بناسێنن. با بڕین بۆ لای مێمانەکان. خۆشەویستی پرۆگرامی ئاراستە هاینە خەمەت خاتوونێکی توانا، خاتوونێک کە بۆ خۆی کەسب و کارێکی لێرە دامەرزانگا خۆی و کچەکەی و بووکەکەی بەیەک و دەستیانداگە دەستیەک و کارەکەن. ئەم خاتوونە لێرە جلوبەرگ ئەدوونە، جلوبەرگی زەریفی کوردی بۆ خاتوونەکان و لەم ڕێگەوە ژیانی خۆی بەسەرەکات. حەزەکەم خۆی زیاتر خۆی پێمان بناسێنێت، جا دوای ئەوە باس و بابەتەکەمان دەست پێکەین. بەخێر بن خاتوون. خۆشەکەم ئێوەش دەست بەخێر تەشریف بێرن. سپاس. ناوتان چیست؟ من مەعسومە حسەینیم ناوە، متولد 1355م، حدود 7 ساڵە خەریک کارخەیاتیم. لەم ڕێوە هەم سەرگەرمیکم بۆ خۆم دروست کردیە، هەم دەرامەدێکیشی هەست. ئێوە خاتوونێک توانان، ئێمە سەبارەت بە توانمەندی خاتوونەکان قساکەین. چەندێکە کە خەیاتیەکەی؟ حدود 7 ساڵە. چۆن بوو فێر بووی؟ وەڵام من عەلاقەی شەدیدم بوو بە خەیاتی، وەلێ ئۆستادێ بەخصووسم نە. ئیتر وە تەمرینیل و عەلاقەی کە بووم لەبان پارچەیەک مختلفە و تەمرینم ئەنجامەدا، مثلا سایزێن مختلف، ئەم هاور پارچەیەک کۆنە مەهاور بۆ ڕێشمەدا لە چەرخێ بووچکە شروعم کرد. چەرخە دەسیەکە؟ چەرخێ دەسی بووچک ڕەشمان بوو لەوانە، ئیتر هەر بەوە تەمرینمە کرد. کەم کەم خۆم فێر کرد و ئیسێژە تانم کارمەردم ئەنجام بدە. ڕێگە چۆن حەزۆ کرد دوکانێک دابنیت و ئیتر بۆ مەردم کارکەی؟ وەڵا وەختی ئیتر تانیم کە تەمیز کار خەیاتی ئەنجام بەم و مطمئن بووم کە کارمەردم خرا ناکەم، ئیتر عەلاقەیژم بوو پێ پشتکارم بوو، ئیتر خۆشمە هات لەم کارە. وەڵا حەزۆ پێ کرد کارێک ئەدوونی چه حساسێک دەست؟ فرە خۆشحاڵم. ژن زاتەن خوڵقێنەرە، ئێوە خەریکن لە پارچەی کێمە پێیژین بێگیانە کراسی بەرگێک زەریف خەڵقەکەن، جا چه حساسێک دەست لە وەختە ئەو ژناوێنی لە جێگەی کە لە میمانی کە لە زەماوەنێکە ئەگەی پێ کراسەکەی کردگە بەری وا دووران دەگما. فرە حەز خۆشحاڵی پێم دەسەلا.
خۆشحاڵم کە مەسەڵەن کارێکم ئەنجامدا کە حتا مەسەڵەن لە شادیە لە خۆشیە استفادەی لێکەن و لەزەتی لە تواناییەکەتان خۆشحاڵن یان لەوەی کەوتانە خەرق لە تواناییم لەوە کە تانیمە کراسێک بدونم بۆ ئینسانێک فرە خۆشحاڵە. جا توانمەندی لە چاوین وڵا کەسێک کە گەرەکی بێ مەسەڵەن کارێک ئەنجام بات دەرامەدێکی بێ بۆ خۆی موفق بێ فکرکەم توانمەند بێ. ئێمە زندگی ڕاحەتی بێ. دروستە ئێمە لەبارەی ئابووریە و بارودۆخی ئابووریمان ئیسە کەمی بەرەو خاسە نییە. ئەمەی کە دانێ خاتوون بۆ خۆی توانا بێت تانێک لە ماڵ خۆیە یا لە ئەوجی شوێنەوە زندگیەکات تواناییەکانی سپادەکە وەکو ئێوە خەیاتی کا لەم ڕێگە پوڵی دەربێرێ بۆ خۆی ئەمە یانەم خاتوونە تواناست. ئێوەی کە وەکو خاتوونێت تەوانا چەقسەیتانز بۆ باقی خاتوونەکانمان هەستی ئەزانەی کارکاوی حوسڵی نییە. وەڵا ئەشێ ئەوەڵ ئەلاقە مهمترین شەرتە لە کار و لە زندگیە. خوشتکاری بێت و ئەلاقەی بێ بە کارێک 100% لەو کارە موفقە. هەر کەسێ تۆ بێژی ئەتانێ ئەنجامی بار ئەو کارەوە ئەلاقەی پێ بێت بە ئەو شتە ئەو کارەوە هەر کارێ بێ حوسڵە شەرتە وەلی فرەتر ئەلاقەشە. هەسمان خاتوونەکان حەزەکەن حوسڵەشیان زۆر لێونت گیر و گرفتیان هەست ناتوانن ناگەین پێ. وەڵا ئەگەر مشکڵات زندگی ئەگەر هەزینە چکێ لە خوارەوە بوایە شاید خاتوونەکان بیانتانیایە کارێک بۆ خۆیان دەست و پاکەن. وەلی ئایسە تۆ تەوەجۆکەی ئەچی چرخێکە سێنی کەمکەمەکەی 12-13 ملیۆن تمەنە دێ هەزینەیان نییە بسێنن هەست مەجبورن هەر دانیشن کار نەکەن دێ سەردەونەوە لە کاریان لە مەسەڵەن تەلاشدانیان. وەلی ئەگەر واز اقتصادی جامعەکەمان خاص بوایە شاید فرە کەس ڕووی باوەڕدایەوە کار وە پیشە و هونەر و پیاگەکان جەستریک لە ژنەکانمان نە پیاگەکەی ناکڕە کارکایژی لە ماڵە بە خۆم خەرجی ئام خۆم کاری ماڵ کار دەرەوە ئەەکەم و ئەو شتەوە لازم بێ لە ماڵە مهەیایەکەم بۆ تێتێرم و بەردەسۆ هەست وەڵا هەست پیامان هەست بۆ جۆرەسە. وەلی ئایسا تەرس فکرێ ئەوەز بووە ئایسا ئاغەکان فرەتر مەسەڵەن سەختگیری ناکەن بۆ خانمەکان شەرایط زندگی فەرقی کردیە خۆتانیش خەبەرتان هەستوتە هەن لە جەریانەکە ئایسە ئەو سەختگیری وا قەبلەنبوون نەماڵە حتا لە ڕووستاکانی ژان نەماڵە. ژنەکان ئەگەر خۆیان پشتکاریان بێ حتمەنەتانن کار و پیشە بۆ خۆیان دروست. ژنەکانمان توانان وەڵێ لە جێگەی کۆبەریانەگرن لە جێگەی خۆیان حوسڵەیان نییە لە جێگەی ئەو ئەمتە سەر زندگی خۆی مناڵی هەست لەو تایمە ئەو زەمانە کە مناڵی هەستا و مناڵە گەورە کایسە تێتە دنیا تایسە مناڵەکە بنێرێتە مەدرسە ناگەیتە هیچ چێکە. وەڵا ئەوانیشە شەرتن لە ئەوە کە خاتوونێک تانێک کارێک بۆ خۆی ئەنجام بات شغڵێک بۆ خۆی تەهیەکا وەلێ شەرایەتیش ئەشێ دەستپاتە دەستێکە و تاکتانێک گشتی مهەیاکا بۆی. بینەرانی خۆشەویست هەروە کارزانم باس و بابەتی ئەمڕۆمان سەبارەت بە توانمەندی و ژنانی توانمەندە. بەم بۆ نەهای نەخەمەت خاتوونێک توانمەند خاتوونێکی لێکەفتە کە کاری خەیاتی و بەردووری نەکا بۆ ژنەکان ئەوڵین بۆ لایەن خۆیان زیاتر پێمان بناسێنن و باس و بابەتەکەمان دەست پێکەین. بەخێر بێن خاتوون خۆتان بناسێنن پێمان. من ئەسرام ناوە نزیک 3 ساڵێکە خەریک خەیاتی کردنم 18 ساڵ عمرمە. چۆن بۆ خەیاتی دەست پێ کرد؟ وەڵا من دایکم خۆی خەیاتە ئیتر لە دایکم ئاهاتم بۆ لای دایکم خەریک خەیاتی کردن بوو تماشای دەست دایکمە کرد فرە عەلاقەم بوو بە خەیاتی. ئیتر منیش وتم وەک دایکم خەیاتی فێر بم هەم شغڵێکم ئەوێ بۆ خۆم هەم کۆمەک دەرامەدێکە بوو. جا لە مناڵیەوە تا گەورە بووبی هەر وابزانم هەر ناو دوکانە بووبی بەدەم دەستایکە بووبی. بەڵێ وەڵا جا پێت خۆشە خەیاتی بکەیت چۆن بوو کە ئەگەر دایکەوە واتای هەر دەستە کرد بە خەیاتی کردن؟
والله تر دایکم بوو ئەهاتم بۆ لای عەلاقەم پەیا کرد بە خەیاتی ئەگەر دایکم خەیاتم وایە من نەمەزانی ئەسڵەن خۆشم ناهات لە خەیاتی چۆن کە دایکم بوو زانیم خۆشە ئیتر کەمکەم منیش عەلاقەم ناسیت و پێت خۆش بوو کە تویش ئەم کارە و ئەم ڕێگە بچیت جا ئەم کارە بگەسە بایسەوە ئێوە توانمەند بن خاتونێک توانە و توانمەند بن لەباری دۆخی ئابووریە دەسان لەگیفان خۆتانە بێت جیا لەویشە خۆ زیاتر خانمەکان ئەوێنن بە بۆنەوە کە زیاتر خانمەکان ئەوێنن زۆرتر شاید بتوانن مردم بناسنوان نیە بیر و باوەڕ ئێوە چۆنە نسبەت بە خاتونەکانمان بۆ خەیاتی وشتر کراسگەل کوردی فرەتر حەزەکەن بکەنە بەریان چۆنمان هیچمان هاالە دێهاتە بیشتر حەز بە لباسگەل کوردیەکەن ئێمەش کارمان فرەتر کار لباس کوردیە ئەوە فارسی نادوورێنین چۆن کازانین خاتونەکان خۆمان هەر حەزەکەن بە چتگەل کوردی ئیتر چۆن بێژم فرەتر حەزەکەن بە لباسگەلی کوردی مەحەلی بە کەنیشکەکان لباسگەلێکتان بۆ بێنن کە هەر کوردیە هاوڵێ مەسەڵەن جەدیدترە و تازەتر و مۆدلەکانی مەسەڵەن جوانترێکن حەزەکەن بە لباسگەلی مۆدلدار تەرزدار نسبەت بە کەسانێکەوە سنیان هالەبانەوە فرە فەرقیان هەست ئەم جوانیە لە حەزەکەن بە لباسگەلی مۆدلدار بێت جا ئێوە بە بۆنەیە ماچین فێر بن بە شۆنیە بە شۆنیان کە خۆتان ئاپدێتەوەکەنەوە دایسە نەچوون وەلێ لە تەریق هین فەزای مەجازیەوە خۆم تەحقیقم کردووە چتگەلێتر بێجگە لباسگەلی کوردی کە لە لای دایکمەوە فێر بووم لەناو فەزای مەجازیە خۆم تەحقیقم هاوریە فێر بووم یانە ئەکسەگەی بەنە نیشانتان ئەیدوون خاستم ئایسە متەوەستم نە مەسەڵەن کامڵەن بتوانم ئەو لباسە لەوە حەزەکەن مۆدێلدار بێم وەلێ کەم خاستم فێر بووم پیاگەکانمان ئێڵەن خانمەکان کارکەن توانمەندی خانمەکانەوەتە باعث زندگیان ئەرەوەڵا بازێکیان فرە حەزەکەن بازیشیان کردن وەلێ ئێمە لەناو خانەوادەی خۆمانە فرە حەزەکەن کە ئاوا شۆڵێکمان هەست مایە فتخاری بۆ ئەوانیش لەناو بنە ماڵەتانە خاتونەکان زیاتریان خەیاتن وانە بەڵێ جا بە شۆن دایکتانە هاتن ئەوانیش فێر بوون یا ئەوانیش یا دایکتان بە شۆن ئەوانە چوون دایکم بەشۆن دایکم ئەوەڵ نەفەرێک و کە خەیاتی دەست پێ کرد ئێمەش بە شۆن دایکمە دروستە ئێوە لە ماڵە کار و زندگی خۆتانتان هەست ماڵداریتان هەست لە پاڵەیە کاری دەری شتەوتان هەست ئەم دوانە بە یەک و قاتی ناوێت تێکەڵ ناوێ ناتباسیە بە تەرتیب کارەکان ناوماڵمان ئەنجامین با دۆختێکانێ وەختی ئزافەمان هەست لە وەختگەلی کاتین خەیاتیەکەین بۆ خۆمان هەمی سەرگەرمی کە ئەتوانین کارەکانمان ئەنجام لە ڕۆژە چەند ساعتی کارە بکەیت؟ وەڵا شاید 4 ساعتێک لە ڕۆژە 4 ساعت هایتە دوکانە کارەکەی بە بۆنەی ئەمێشە و زیاتر ژنەکانەوەنی شاید دەگەر لە ماڵە بواتای ئەو نەهاتایتە هەر دەرگیر کار ماڵ بواتای ژنەکانمان زیاتر ئەناسی بارودۆخی ڕۆحیان چۆنە خانمەکانمان وەڵا قەشەنە ڕۆحیان هەست باوجودەوەی کە مەسەڵەن ئەوانیش کە هەر خەریک شغڵێک ئاچنانیانە بۆ خۆیان خەریک خانەداری هێن هەر ڕۆحیان فرەخاسە توانمەندی خانمەکان چەنەوێتە باعیسەوە لە ماڵە و لە لای بنە ماڵەیانە تەسیری خاستری بێت وەڵا فرە چۆن خانمەکان ئەتوانن کارکەن هەم کۆمەک هەزینەی کە بۆ خانەوادەکەیان لە ماڵەوە هەم ئەوانیش فرە پیان خۆشە پیان خۆشە یانە چاوێتە باعیسەوە خاتونە سەرحاڵترۆ بێت بەڵێ واسە ئەگەر خاتونە سەرحاڵترۆ بێتەوەتە باعیسەوە بنە ماڵەکەیشی خوشحاڵ شاد و خۆشحاڵە زندگی خاسترێکە زندگی خۆشترە حوسڵە زیاتر هێز بۆ ماڵەوە بۆ ئەوەی کە لەبارەی ڕوانی و ئێستا شوەکەی دەردکا مناڵەکانی دەردکا وە کەسیش بێتە دەوریە ئەسەبانی نییە وەلێ وا بزانم ئێوە هەرچی جۆر خاتونە ئەوێنن ئەگەر خاتونێک بوونی کە ناڕەحەتە ها لە ناو خۆیە فەرقی هەستە باقی ژنگلێکە لە ڕۆژە بەڵێ فەرقی هەست لە تەکیانە بۆ ئەم خاتونگەلە چه شتێک خاص ئەوێنی وەکو خاتونێک هاتە ناو جامعە
والله تۆسیان پێم کە مەسەڵەن ئەوانیش شۆڵێ هەر شۆڵێ کە ئەزانن ئەلاقەیان هاپێ بڕنەسەرۆ شۆڵا هەم سەرگەرم ئەوەن پیان هەم ڕۆحیەیان باسترێکەوێتەوە ئەتوانن زندگی خاسترێکیان یان ئێژێگەر خاتونەکەمان لە لایکە و سەرگەرمی خاسێکی بێ مەشغەڵەی خاسێکی بێ ئەوە دەبایسەوەی کە لە بواری ڕەوانی و خاسی بێت ناڕەحەتیەکانی کەمترۆ سەرگەرمەوێ بە ئەو کارۆ فکری ئەچێ بەلای ئەو کارۆ کەمتر مەسەڵەن دەرگیری مشکڵاتی ئەوێت مشکڵێکی بە ئەنجنان فکر ناکاتەوە پێ ئیتر سەرگەرم کارەکەی ئەوێت فراخاس خاتونە تواناکانمان چنێوە نەبایسەوە کۆمەڵگایشمان تواناتر بێت بە بیر و باوتۆ وڵا فرا ئایسا هەرچی مەسەڵەن خانگەل توانامەندتر بن لە ناو جامعە هەم بۆ جامعەکەمان خاسە هەم بۆ خۆیان بەعسەوەی کە جامعەمان خانمگەلێکی تیابێ کە بتوانن کارگەلێک لە جامعە ڕێبخەن فرا ئەمەی کە کارێک دەخاتە ڕێگە لە ناو جامعە هیچێ لە بوارەی ئابووریەوە و ئەوت باعث تۆسە ئاوت باعثەوە خۆ پوڵ فرەتر گەردەشی بێ لە ناو جامعە زندگی بنسبەت کەمە ڕاحەتترۆ بێتەوە شاید بتوانی کۆمەڵ خەرجی تیش بیکەمەوە و سریک لە دەرگیری گەل ماڵ و کەمترۆ بێتەوە ولی خۆکار شەکە تۆ ناکاکچیتەوە ماڵ بۆچە نەخەسەگی خۆیشی هەست وەلی ئیتر چۆن بنیام دەرامەدی هەست بۆ خۆی سەرگەرمە ئیتر خەستگیش معنیکی نییە لەلایە هەر خۆشە بنیامەتانێت تەحەمڵی کاتەشێ ئیتر خەستگی خۆیشی هەست ئەرە وەڵاهی بووگە مشتریک لێت ناڕازی بێ کراسەکە بێرێتەوە وەڵا ناڕازیەتێکیشان بووە هاوردێتیانە مشکلێکی بووە کراسەکە خاسمان کردە بۆ ئیترۆ ناڕازایەتیە نەماوە ڕزایەتیان پیا کردیە پێمان ئەرە وەڵا دروستە جایژن خەیاتەکان دێر کارانەوە ئەرە وەڵایژن هەمیشە کراسەکەتم دوورانگەەوە لێ دێرەێنەوە پێتان یانێ هەرچێکیش ئەوەی حەزر نەوەگەیەوەی شوانە بووگە کارکە پێتەکە ئەرە وەڵا بووە چاگەن لەوەختە بۆ لای مشتریەکەتان قۆڵۆ داگە پێ هێژی کراسەکەم قۆڵداگە پێ ئەمڕۆ کراسەکەی حازر بێت دەستی شۆ بۆی نەبرگە نەگەیگی پێ ئەویشە چێ بۆ زەماون ژندەی چە بکەین نەمانتوانیەوە کارمان بوو یا مشکڵێکمان بۆ پێشات یا قەی ناکات تازە بڕۆ بەشکەم بە شتێتر بیگوزەرێنیت و هینم کردیە کە بتوانم بهترین کراسی بۆ بدورێنم بە فرە خاس بیدورێنم بۆ فرە سایم کردیە لە کراسەکان تر خاستر چۆن وەوی بووە حەزم کردە شتەکەی فرە تایبەتتر بێت بەڵێ جا لە بەریە دیکتە چه ئەحساسێکە بووگە ناو زەماونە فرە خۆش بووە بووم تیمە مەسەڵەن دیمە لە بەریا زەریف بووە زانیمە کار خۆمە فرە حەزم کردیە کە هەم کارەکەی من تەمیز بووە هەم ئەو ڕزایەتی بووە بە کراسەکە هەم زەریف بووە لە بەریا تایبەتت بۆ ئەو کچە دوورانگە کراسی بووکێنی کراسێکە بۆ هەرچی خانمە کراسێک جیاوازترە لە باقی کراسەکانی بووگە لێرە کەسێ بێ بۆ لاتان کراسێک بێرێ بیدونێ وەلی بەدڵ خۆی نەبووێت یانێ بەدڵ خۆی نە پارچەکەی بەدڵ خۆی نەوەگە بە زۆر سندگیانە بووی ئەوەشە بووەرە وەڵا پێ خۆش بوو بە دوورانگتە یا بەناوەردی ئەوتیە زەریف نییە پارچەکەی شێمەش لە بەردڵ ئەوتیمانە ناوانیە زەریفە ئیتر کارێکمان کرێ کە ئەویش کراسەکەی بەدڵ بووە ئیتر هێنی هاتیێتە سەرەوە کە بەڵێ زەریفەوە دوورانمانە بۆی فرە تاریفمانداسە و خۆشی هاتیە لە کراسەکەی کە بکاتە بەریشی باوجودەوەی کە حەزی پێ نەکردگە ئێوە ئابەم قسەگەلا یانێ ئەتوانن کە ڕۆحیە خاتونێک ئەوەستکە نتوانن نەزەریشی هەتا بگۆڕن چون ئێوە خاتونێکن کەیسە کراسەکەی تێرێتە بەردەسەوە ئەی دوونێ ئەو لەحزەی شاییە کە هەسی بەبوونی ئێوە و شاید خوشحاڵتر بێ کراسێکت بۆی دوورانگە جوانە لە بەریە ئیسا ڕۆژ زەماونیە یا بۆ زەماونە چێ یا بۆ جەژنێکە چێ بۆ مێمانیکە چێ بێتە بایسەوە کە ئەو ژنە فرەتر حەسکا بە فرەتر حەسکا بۆ کراسە ئەکاتە بەری فرەتر مەسەڵەن ئەو جۆرە کە نەزەری بووە زەریف نییە وەلێکە ئێمە تاریفمانداسەوە بۆی فرە زەریفترە بینێ لە بەرخۆیان فرە حەزی پێ ئەکا خۆشی لێ تێ بە بیر و باوەڕ تۆ دانێ کراس چەندێک ئەتوانێ بە من ئەوەی کە خاتونی فرەتر خۆی خۆشگەرت بێت تەسیری بێت وەڵا فرە هەتا کراسەکەی زەریفتر بدووریێت پارچەکەی زەریفتر بێ بیکاتە بەری پێ بکەفێ فرە تاسیری هەسێ ئێوە وەکو خاتونە توانایك کە توانمەندی خۆتان نیشاندادە لێرە بە قبوڵتانیانە بە عنوان کەسێک کە جلوبەر ئەدوونێ متمانەیان پێتان هەست کراسەکانیان تێرن وڵات خۆتانتان نیشانداگە لە ناو کۆمەڵگا بە تایبەت لای خانمەکان ترە
ئەگەر خانمێک گەرەکی بێ خۆی نیشان بە و توانمەندیەکەی سابت کار لە ئەوڵە و چەندێ ڕێگەی هەست تا خۆی نیشان بات بە مردن؟ وەڵا بە مرور زەمان ئەشێ کارگەل ئەنجام بات کراس بات هۆ تا حوێڵ بێژێت کە من ئەمەمە دوورانیە بۆ دۆختە ئێک هاتە بەری زەریفە لە بەریا بێژێ من ئەم کراسمە دوورانیە بۆت ئیتر فرە زەریفە لە بەریا خۆشی تێ ئەم دەفەکە کراس تێ ئێژێ هەرتۆ بیدورێنە گیا لە بوارێ دوورینی جلوبەرگ لە هەرچی بوارە پرسیارەکە مەمەسە خۆتۆ نیشان داگە بەژنگەل و خۆتۆ سابت کردگە کە قبولتیانە بە عنوان خانمێ توانمەند ئیسا گەر خاتونێتر گەرەکی بێ لە بوارێترە خۆی نیشان بات چەندێ ڕێگەی هەست لە بەریە تا خۆی نیشان بات و قبوڵی کەن کراسەکەی قبولکن کە زەریف دووریاگەی کارمان بە خەیاتی نییە لە هەر بوارێک و گەرەکی بێ توانمەندی خۆی سابت ئەشێ لە هەر زەمینێک و کە کارێک ئەنجام ئەوە ئەشێ ئەوڵ شتێک ئەنجام با لە ئەو هۆنەریا کە هەسی بیاتە تەحوێڵ کەسێک کە بەڵێ من ئەم کارمە ئەنجام داگا ئەوانیش کارەکەی ئەوینن کە قەشنگ بووگە ئیتر حەز دەکەن پێ دوارە کار لەو شتێ بۆ تێنەژن لەمانە بۆ خاستکە یا لەمانە بۆ دروستکە ئاواشێ ئەوەڵ شتەکەی باتە ناو جامعە بیوینن مردم جا بە نەزەر و پاڵپشتیشی لازمە بەڵێ ئێرە وەڵا ئەشێ تعریفی کەنەوە فرە مەسەڵەن ئەیسە کەسی شتەکەی دیە بێژێ بەڵێ فرە قەشنگ بووە فرە خاست بۆ شتەکەی ئێوەش بیان پێ باخاستیکا بۆتان ئەشێ تعریفی بنەوە تا مەسەڵەن ئەو ئەویش شتکە کارەکەی ئێدامە بات پێ فرە تەسیری هەستانە جیا لەوەی کە پاڵپشتی دیگەرانی گەرەکە سەبر و حوسڵەی خۆشی گەرەکە پشکاری گەرەکەەوە زیاتر فێر بێ کە فرەتر کە پێتە ڕێگە لە کارەکەی ئێوە پاڵپشتان دایکتان بوو پاڵپشتی خاتونەکانمان کین لە کاریانەگەریان بتوانمەند و بنەوە وەڵا ئەوانیش ئەشێ کەسەلێکەکەەوە شتەکانیان ئەوینن ئەیسێنن تعریفیان لێ بکەنەوە خانەوادەی خۆیان کە شتەکانیان ئەوینن هۆنەرەکانیان ئەوینن قەشنگە تعریفی کەنەوە ئەویش باعث دەوێت کە پشتکاری فرەتر بێتەوە تەلاش فرەتر کا بۆ ئەو کاریە کە خاستر لە ئەو دەفە ئەوەڵیە کە ئەنجامیدا خاستر ئەنجامی با کارەکانی دروستە بنەماڵەکەیشی پاڵپشتی بێت خۆی چەندێک دەتوانێت پاڵپشت خۆی بێت خۆشی فرەشە خۆشی تەلاش فرەکات مەسەڵەن کارێکە ئەنجامە خۆی بێژێ بەخۆی خاص بووبم بۆ ئەوەڵین دەفعە بووە یا ئەنجامیدا خاص بووە ئەتانم ئەم دەفعەکانتر خاستر ئەنجامی بم کارەکان ڕۆژ بە ڕۆژ خاستر کەم چەندێکی برد تاتۆ گەیت بەما چەند دەفعە پەشیمانەوە بووی ئیتر ناتانم حوسڵەی نەماگە وەڵا من فرا ئەوەڵین دەفعی کە کراسم دووران ئیشتبامە کرد هەستەڵم نامامۆت منی تر کار ناکەم کوڕە فرە سەختە دوارە ئەچوامە پەشیمانەوە نا کارێکە بنیام ئەشێ ئەنجامیە هەر کارێکی سەختی خۆی هەستا بنیام بگەێتە پایۆ نەتیجە ئەشێ سەختی بووینم. بەپێی ئامارەکانی حکوومەتی ئێران 27 لە سەدی دەرچوانی زانکۆکانی ئەو وڵاتە ژنانن لەو ڕێژەیە کەمتر لە 19 لە سەدی ئەوان خاوەن پیشە و دامەزراون و زیاتر لە 160 ژنانی خوێندەواری ئێران بێکارن تەنانەت بەشێک لەوانەی دامەزراون یا خەریکی پیشەیەکن کە پیشەکەیان دائیمی نییە و هەموو کات ئەگەری بێکاربوونیان هەیە جگە لە نەبوونی هەلیکار و دامەزراندن لەلایەن حکوومەتەوە بەربەستێکی دیکەی سەرێکی هەیە کە ئەویش کۆمەڵگایە بەپێی سەرژمێری ساڵی 1394 هەتاوی پارێزگای کوردستان 1,561,000 کەسە کە لەو ڕێژەیە 764,900 کەسی ئافرەتە بەڵام کەمتر لە 70,000 ژن پیشەوەر و دامەزراوە 49 لە سەدی دانیشتوانی پارێزگای سنا ژن و کەمتر لە 10% خاوەن پیشە و دامەزراون و بەشێکی زۆری ئەوانەی لە شوێنێک دامەزراون ئەو بڕەپۆڵی پێیان دەدرێت زۆر کەمتر لەوەیە کە دەیکەن و جگە لەوەش هەموو کات ئەگەری لە دەستدانی پیشەکەیان هەیە. خۆتان بناسێنن پێمان. من وەڵا مژگان ئەحمەدیم لە ئاوای دووەیسۆ. چەند ساڵە خەیاتێکی خاتم؟ وەڵا حدود ساڵێکە. جا چۆن بوو خەیاتی دەست پێ کرد؟ وەڵا ئەلاقەم پێ بوو خەسووم خۆی کاریە کرد بە ئەلاقەیەکەوە هاتم بۆ لای یعنی خۆی کاریە کرد
منیش توانشای دەسیمە کرد وەختوە بووە هاتم نایە کارمە کرد تەشویقیمیان ئەکرد ئیتر منیش بە خاترەوە ئەلاقەم پێپەیاکە وردە وردە شروعم کرد بە خەیاتی. جا چۆن وردە وردە شروع کرد لەبەرا چه فێر بووی لە خەیاتی؟ وەڵا بەلەوە لیباس بوچکی ئەدا پێم لیباسی مناڵشتیان ئەهاور بۆ لای ئیتر ئەدا بە من بیدونم ئیتر منیش خۆی هات لەبان سەرمە و تواشایە کرد بە ئیتر فێر بووم. جا چەندێک وتوت کێشاگە تا ئیسا؟ وەڵا شاید حدودمان سەردۆز خۆشە یا وتوکردن؟ وەڵا وتوکردن ڕەحەتێکە تا سەردۆست. جا ئسترەسۆ نیە ئای لیباسەکە نەسووزێوەشم؟ ئەرێ وەڵا ئەسترەسی فرست. جنس پارچەکان چەندێ تەسیریەس لە وتو کێشانە؟ وەڵا فرە مشتری کە بێ بۆ لاتان خاتونێکە تێکرا سێکتان بۆ تێرێ ئێوە بەتان چەندی ڕاهنماییەکەن کە بێژن ئەم پارچە مەسەڵەن زوو لەو چەوێ ئەم پارچە ئەچێتە ئاو ئەم پارچە خشە نەڵام پارچە خزە وەڵا فرە ڕاهنماییەکەم کە لە سندنی پارچەکەوە دیارەوە خۆشتان پارچەتانە ئەرێ وەڵا هەسمە. جا لە ئەوەی کە زەریفی پارچەکە بەنە نیشان مشتریەکە لە جنس پارچەکەش پێژن ئەرێ وەڵایژن و ئەگەرەوەی کە خۆی پارچە بێرە بیدونن ئەژن پێکە ئەم پارچەتەم ئیرادیە مەسەیانیەکە بادە بیناشری باسەکەی بەڵێژن جاچ پارچەکە لێشە بەلاواتە بیکەنە ئاوە هاژن سی پارچەی بکێتەوە پارچیان نەخی بۆچەیکەنە ئاوە بە خاطرەوە ئایسە ئەگەر نەکەنە ئاوە نێژن ئاوەکە بەلەوە بیدورێنن بعدن ئانەکانی بیدونن خۆیان بشۆن ئەچن ئاوە کۆتاونەوە دوایەوەی تر کار نایبی کاتە لەگە بەلاوەتە بیکەنە ئاوە خاستێگەیتە بیدونن ئانێک بەلەو بیکەن ئاوە بیدورنن بیکەنە بەریان مدام بیشۆنی تر ناڕێت ئاوە. دروستە خاتون ئێوە چەنێ لە پارچەکان ئەزانن چەنێ پارچەکان ئەناسن؟ وەڵا فرەیانە ناسن. جا پارچەی خاص بوو ژنەکان چ پارچەیەکە بە بیر و باوت و لە قەدیمەیانوت پارچەی نەخی کراس نەخی کە نەبەرتان نەخی بۆ ژن خاسترا جا بەبوونی تاوسانیشە دەبا دیار بێت بۆ نەخی بۆ تاسان خاسترێکە وەلێ شاید سادە زەریتەوێت ئاین نەخیەکان خاسترێکە لەبەرە نەخی کەمێ ئەچەس بێ خراوترێکە. دروستە ئێوە هانە سەر کارەوە ئێوە لێرە خەریک کەسب و کاری خۆتانن خاتونەکان زیاتر ئەوێنن بووگەسە باعیسەوە لە ناو زیندگی خۆتە چەندی پوختەتر ڕەفتارکەیت چونکە ژیانی خاتونەکان ترەوێنی شاید بەلاتانە قسە بکەن هاتکن بۆ لاتان تاکراسەکەی ئاماداوێ بەلاتە دەرد و دڵی بکات چەندێک بووگەسە باعیسەوە کە تۆ لە بیر و باوەڕ خۆتە ئاگاهانەتر ڕەفتارکەیت و لە سەرنج و خاستر سەرنج بێ بە مەسائل زیندگی. وەڵا فرێن ئایسە وەختوە بووە خۆم تەکیانە قسەم کردە دەرد و دڵێکیان کردێ لە ئەمە منیش خاستر بووم لایەنەوە ئەتانم تەکیانە دەردە دڵێکم ڕەحەترێکم بەلایەنەوە ڕاهنماییانەکەی ئەرێ وەڵان کۆمەکیان هەکەی بەڵێ هەرواسە جا چەندێک پێت متمانەیە نەسبەتێن بەلات و قساکەن ئەوز برە خاسایی بووسەبایسەوە جیالەوەی کە توانمەندی خۆتۆ نیشانداگە ئەتباری خاسیش و هەست کە تێن بەلاتە قسەی ئەکەن ڕاهنماییکت لێ خوازنوانیە لێرە ژنەکانمان چەندێک ئەتوانن خۆیان بە بیرروڕای خۆیان بێن و بڕن وەڵا فراتوانە یانێ بربەستیان نییە بەریان ناگرن بەرگری سەرگیریان وڵا کەمتر ئاسە و جاران نەما جاران سەختگیر و بەرگریان نەکرد وەلی ئاسەوان نەما. دروستە ئەی لە دوورینی لیباسەکانیانە چە خۆیان پێیان ئەو شتەوا خۆشییان مەسەڵەن ئەی سلمێنن پێیان کە نالیباسەکە تشێ حتمان قوڵەکەی تایەوە جاران سەختگیر و بەرگریە کردیا وەلی ئاسەوان نییە ئەسە بەدڵ خۆیە ئەرێ وەڵای گشتی بەدڵ خۆیە لە سندنی پارچەکە و تا دووراندنیشی ئەرێ وەڵا ئەسە گشتێر بەدڵ خۆیە. دروستە ئێمە بەبوونی خاتون بەبوونی کە خاتونی بەبوونی ئەوەی کە بەشێک لە کۆمەلگاین ئەشی زیاتر زانابین بەشێک لە کۆمەلگاشی زانابێت کە خاتونەکانن زانیاری تۆ لە کارەکەت هەست ئەم کارە بوو بەسە باعیسەوە کە زانیاریش و نسبەت بە خەڵکیش فرۆ بێتەوە مردم و زیاتر دیگە لە تەک مەسائلە فرەتر دەست و پەنجەت نرم کردگە ئیسە ژیانی هاوبەشت دەست پێ کردگە هات کەسە دەسۆخت زیاتر ناسی خاتونەکانمان چەندێک کۆمەکیان گەرگە کە خۆیان فرەتر بناسن چەندێک خۆیان نتوانن کۆمەک خۆیان کرد ئایسەمە ئەگەر تەکیان قسەکەین و هینگەن خۆیشیان فرەتر ناسنەوانیش یانێ ڕەفێقی خاصن لەیان ئێوە جا کارکردن بوو گەسە باعیسەوە کە لە ماڵ خۆت تەکەپیتە دووەوە لە کار و زندگی و مناڵداری خۆت وا دیارە مناڵت هەست
خوا خۆشی کا بۆن دەی چۆن ئەم دوانە بە یەکۆ داگری کە هەم کار ماڵەوە نەفۆتێ هەم کار دەرت وڵای ترەگەیم پێ لە دوو شیفت کارەکەی هەم سبۆ ئێوارەتیتەوە سەرکار سێ چێشت دروستکردن و مناڵداری چۆنە ترەگەیم پیا بەگەشتی بە مناڵەکەت بچکە تازە دومانە وا حەفزی کا مناڵەکەیشی و کۆر بەس ئێتێری بۆ دوکان تەکفەتە نەوەڵا نایتر هەل لە ماڵداری ماڵەکەت نزیکە زوو سەری ئایتەوە دروستە قاس پێگەی کەس نانی دەلایەوە وەڵا وەخت وا هەست تووشەکەم هەست لایەوە خەسووم هەر خۆی هەست ئیترەوان هەر هانە ماڵە کۆمەکیش مەکەن هانە سەر یەکەوە یان نزیکن بە هەر هاینە سەری بە یەکەوە هەن بە یەک و زندگی ئەەکەن ئێوە خاتونەکان هەروە کەوتم فرترەوێنن بارودۆخی خاتونەکانمان چۆنە لە ماڵ و زندگی خۆیانە وەڵا خاسترێکە چۆن خاسترن لە ماڵ خۆیانەوە کاروشتا کە نایسە حیوانداریکیان نییە کاریان ئاسانەوە بووەسەوە وەک جاران نییە یان هەر خەری کار ماڵ وڵا خەری خانەداری وشتەنە ئایسە حیوانداری وشتە نەماوانمەسەوە وەک جاران فرە سەخت و کاریان هەم کارماڵیان چۆنە وەڵام پامیشان فرە خاستە امکاناتیان وەکو شار ئەوێت ئەرێ وەڵا تا حەدە امکاناتیان هەست کە ڕاحەت لێرە زندگی بکەن ئەرێ وەڵا ئێ بۆ دەرودەشت ئەچن نەوەڵا ژن ناچێ هەر پیاکانیان هەر پیاگەکان ئەچن دروستە جایوە پیاگەکەتان حەزی کرد کارکەن بەرتانی نەگرت نەوەڵا پێی خۆش بۆەوەی ئەرێ وەڵا خۆی دایکی خەیاتە خۆشکێکیشی خەیاتە حەزیەکەن میشەر کارکە بە بۆ نیوەکە لای دایک و خۆشکیەوە بووی حەزی کرد یا هەر ناحەزی کرد کە هەر توشتی سەرگەرمی حەزیەکە میشەر سەرگەر جا خۆت لە بەراوە تۆ پێی یا خۆی وتی نەوەڵا خۆیەوە خۆی هەر علاقەیەکی خۆشی شوەکەم خەیاتە شوکەش پیاگانە دوونە یا ژنانە وەڵا ژنانە هەر لێرە ئەرێ وەڵا هەر لە ئاوای یاویش بەڵێ. دوکانی جیاز نەوەڵا هەر حالەت هەر ئێوە گشتان بە یەکەوە خەریکن ئەرێ کارەکەن وەڵا. جا جیاوازی خاتونێک توانمەند تەک خاتونێکە هەر حالە ماڵەوە چکارێ ناکات چەس وەڵا سەخترێکە بۆچە میان شغڵێکی بێت لە دەرەوە خاسترێکە تا هەر لە ماڵە کارکە شغڵێکی بێت ڕاحەترێکە سەرگەرمەوێت بێتاقەت ناوێت وەلی لە ماڵە هەر بێتاقەتە سەخترێکە ئەگوزارێ بۆی ڕۆژەکە خاتونەکانمان لە بواری دەرونیەوە چۆنن وەڵای سوازیان فرە خاسترێکە لە پاهینەوەڕاکانترەوە یانێ چۆن خاستن قەبلەن چۆن بوون ئیسە چۆنن ئایسە حەچێ ئیمکاناتە هەست کاری هین ماڵ یان ڕاحەترێکەوە بووەسەوە وەلی لە قەدیما وانەوە کاریان سەخترێک و ئەشیا بڕایەتم بۆ دەرەوە دەشت حیوانداریان بوو لە ماڵە مناڵداری فرەیان بوو وەلی ئایسە وانەما ئایسە حەچێ ئیمکاناتە هەست لە بەردەستیان مناڵیشیان کەمترس ئەرێ وەڵا یعنی بۆ گەس وەلی جاران ناخۆ خاتونەکانمان مناڵ فرەیان وەلی ئیسە نا ئیسە هەم تەک شووەکانیشیانە فکرەکەم ڕابتێک خاستریان هەست یانێ ئەو زاڵ بوونە نییە بە یەکۆهانە یەک سەدها بە یەکۆ مشکڵاتیان هەلەکەن بە یەکۆ قساکەن وانە وەڵا هەرواسە خۆت چۆنی تەک شووەکەدا ئەزە گیر و گرفتێکت پێچ ئەژی پێ ئەرێ وەڵا جا چۆن حەلیەکەن بە یەکۆ بە یەکۆ مشاورەکەین هەر بە یەکۆ حەلیەکەین ئەویش نەسەختگیریە تا لە من ئەزانی بۆچە ئەپرسم چۆن تۆ خاتونێکی هایتە دەرەوە لە ماڵ و خۆبتەک خاتونێکە کە هەمیشە ها لە ماڵەکەمە جیاوازتری یەکمە بزانم بیر و باوەڕ تۆ چۆنە لە حەلکردن گیر و گرفتەکانتە وەڵا خاسترێکە وەلی گیر و گرفتێکمان یانە ڕاحەتر دەرکێکی شوەکە هەم ئەو من ڕاحەتەکە هەم نیشە جا ئەڕیتەوە بۆ ماڵ لێرە تێر کارەکەی ئەچیتەوە بۆ ماڵ هیلاکی ئەشێ غەزابنی کەبان مناڵەکەت ئارام بکەی ماڵەکەت تەمیزکەی ئەمە بووگە سەبایسەوە هیلاکبی نەوەڵا حەزەکەی هەر بازمەدامەی ئەرێ وەڵا یانەی نەوگە سەبایسەوە کە تۆی تر شەکەت بیبژی ئەجارەی شەخۆ سەڵەم نیە زەرفەکان بشۆڕم سپاڵشمی شۆرم نەوەڵا وای نییە چون کەوەسە مناڵەکەی شو وردە تاسب حاشای چەند دەفعە هەڵسێ لەخۆ وڵاتە وەڵاونن سەخت نییە بووم هەر ڕاحەترێکە خۆشترێکە بۆ منیشر بۆچە خۆشترە دێ هەم بە هەت کارەکەی ئاگای مایسە بەرم ماڵەوە ئاغیشم تێتە ماڵەوە ئەویشەم ڕۆحیەک ئاتە من ڕۆحیەم بازدرێوێت وتر شەکەتیم نامێنی دڵخۆشی چەس دڵخۆشیم پێشم چۆن شوەکەم خۆی خاسە تەکمە ئیتر بە خاترەوەسە
دڵخۆشی دوکانەکەی شتا لێگەی هەم لێرە کارێکەوە حەزی پێ ئەەکەی هەرواسە وەڵا ئەگەر حەزۆ پێ نەکردای شاید بە فقط بە بۆنی پوڵەکەی بواتای شاید عساب و فرەتر ورد بواتای تا ئەوەی کە بڕیتەوە ماڵ بژینە من خوشحاڵم ئەچمە ماڵە گەیم بە شووەکەم ئەگەیم بە مناڵەکەمە ماڵەکەم بە خێوەکەمانە بەپێی ئامارە ڕسمەکان ژنان کەمتر لە 10% هێزی کاری ئێران پێک دەهێنن. هێزی کار لە ئێراندا لە بنەڕەتدا پیاوانەیە. سونەت و کولتوری نانهێنەری ماڵ پیاوە و بەرتەسکبوونی هەلەکانی کارکردن لە بازاڕی کار بۆ ژنان ئەوانی خستۆتە پەراوێزەوە. هەروەها هەندێک فاکتەری دیکەی لە جۆری ئەستی خوێندەواری، ژیانی هاوسەرێتی، ژمارەی منداڵ و قۆناغە جیاجیاکانی ژنان کاریگەری هەیە لە سەربوونی ژنان لە پانتایی کاردا. بەڵام بەپێی ئامارەکان ئەو ژنانەی کە پلەی باڵای خوێندنیان تەواو کردووە 4 قاتی ئەو ژنانەی کە خوێندنی مامناوەند و 13 بەرابەری ئەو ژنانەی کە نەخوێندەوارن بە کارکردنەوە سەرقاڵن. بەڵام لە هەمان کاتدا ژیانی هاوبەش و منداڵداری دەبێتە هۆی ئەوەی کە زۆرێک لەو ژنانە دەست لە کارەکانیان هەڵبگرن. ژنانێک کە ژیانی هاوبەشیان پێک نەهێناوە دووقاتی ئەو ژنانەی کە ژیانی هاوسەرێتیان پێکهێناوە کار دەکەن. هەروەها قۆناغەکانی ژیانی ژنان و دەور و بەرپرسیارەتی بنەماڵەیی ئەوان کارتێکەری دەبێت لەسەر بواری بەرهەمهێنان و کارکردنیان. بە لەبەرچاوگرتنی ئەو ئامارانی بڵاوکراونەتەوە بەدی دەکرێت ژنانی کرێکار لە ڕۆشتن بۆ بازاڕەکانی کارکردن و بەرهەمهێنان نەتەنیا لەباری یاساییەوە ڕێگەیان لە بەردەمدایە، بگرە لە بواری کولتوریشەوە لەمپەڕ و کۆسپی زۆریان لە بەردەمدایە. لە ئێران و لە کۆمەلگا سونەتیەکان بە زۆری ماڵداری سەرەکی ترین ئەرکی سەرشانی ژنانە. بەخێوکردنی منداڵان و بە ساڵاتوانیش ئەرکی ژنانە و زۆرجار ئەگەری ئەوەی هەیە بەهۆی ئەم کارانەوە کارکردنی دەرەوەی ماڵەوە لەدەست بدەن. ئەمانە هەمووی ئەو باسانان کە بۆتە هۆی نیگەرانی و هەستیاربوونی بەشی پاوانخوازی کۆمەلگا و هەوڵ دەدەن کە زیاتر ژنان هان بدەن بۆ پیرۆزکردن و گێڕانی دەوری ژنانەی وەکو دایکایەتی و هاوسەرێتی تاوەکو لەم ڕێگەیەوە کۆسب بخەنە بەردەم ژنان لە بواری بەشداریکردنیان لە کار و بازاڕ و ئابووریدا. ئێوە بەبوونی کارەکەتان لە خاتونەکان تێن بۆلاتان فرێک لە ژنەکان بە بۆنەی ئەوەی کە تێن بۆلاتان فرەتر سەر ئەیانێن و ئەزانن بارودۆخی ماڵیان چۆن ماڵ لە ماڵی بگذارێ لە بواری دەرونی و چیان بگذارێ. خاتونەکانمان چەندێک خوشحاڵن ئەسڵ جیا لە ئەوە لە بابەتەوەی کە تەکشوەکانیان و ژیانی هاوبەشیان چۆن بێ ئێوە زیاتر ئەتڵاتانە چۆن تێن وڵاتانکانی تاکراسەکەی وتووەکەی تاکراسەکەی ئەدونیێتە بەرچەرخێک سەردۆزێک ئەەکەیت بەلات و قساکەوانە واسەوەڵە شکر بۆخوا هەروە جامعە پیشڕەفتی کردیە تەفەکر مردمەکەیژمان هەم چ لە شار چ لە دێهاتە پیشڕەفتی کردیە وە قەبلە نەما کە مردم سەختگیرانە بێ بۆ ژنی بۆ زندگی بۆ ماڵ و ناڵی پیاکانیشمان هەر بۆ جۆرە تەفەکوریان پیشڕەفتی کردیە مردم ئێرە ئیسە ژنەکانیان فرە ڕاحەت زندگیەکەن نسبەت بە گوزەشتە بوومانە مەسەڵەن قەدیم بۆ جۆرە نەون ژنەکان لە سەختیا بوون مەسەڵەن پیا دەستبێزنی بوو لە قەدیما وەلی ئایسا ئەوە نەمایە ئایسا وەیەکەوە هاو دەردیەکەن مەشوەرەکەکەن تەسمیمێ بدن بۆ زندگیان بە یەکەوە ئەنجامیان ئیسە بۆ گوزەشتە نەما فەقەت مەسەڵەن ڕئیسی بەدەست پیاک بێت لە ماڵەکەیانە وەیەکە تەفەکوری یەک ئەنەبان یەکەوە فکر یەک مەشورەتەکەن بە یەکەوە ئیسە وەک جاران نەما ژنمان فرە خاص بووە لەو ڕێدیە لەو لە بوارە مناڵداری وچە مناڵ وەڵا ئایسا بە خاتر وەز ئەقتصادی جامعەکەمان مردم جورئەت ناکەن مناڵیان بێت یعنی ئایسە دانیشن فکرەکەنەوە کە خوایە ئەم مناڵمانە ئایندەیەکی گەرەکەم وەزعیەت ئەقتصادیش کە خۆتان نەزانن چۆنە یعنی مناڵێت ئینسان یعنی کێفێکی گەرەکە کە بتانی مناڵی بەپایە بگەینێ لەو نەزەرەوە ئیتر مردم ئەوە نایڵەن مناڵیان بێ یادانێ یادمان خاتونەکان فرەتێن بۆ لای ئێوە بۆبوونی کارەکەتان و زە تاکراسەکەی هەروە کەوتەکوتوویەکەی ئێتەوە دەستی یان سنتیکێکی ماوەی تر ئامادە بێ یا پرۆیکێ ئیسلاحێکی دەرەکرێت بووگە لە خاتونەکان حەزکەن بێن کارکردنەوەنش وەڵا فرە کەسیان هەر بووە هەتاوتیانە ئەگەر تۆ فێرمانکەی تیم بۆ شاگردی
وەلی ئیمکاناتەکەیان نییە، وەسیلەکەیان نییە، هەزینەش ئەوەنەها لەبانە ناتان فراهەمیکەن، لە جێیەکیشە پشتوانەیان نییە. یعنی وامیان پێنان هیچ کەسێک دایسە من چەند ساڵە 7 ساڵە کارەکەم دەم دوکانە دانێ نەهاتێ حتا مەسەڵەن تەشویقێکم کاتە تا بەوە بگەی کە بتان مەسەڵەن وامێ بن یا شتێک بەندە نەچووبن بە شۆنیە نەوەڵە من ئامانە کولەن ئەم چرخ و شتێجە هەر بە هەزینەی خۆمەوە هەر بە کارکردن خۆتان و سندتانە. ولی خۆ جێگەکەلێکیشمان هەست کە وام ئەن بە خاتونەکان بە بۆنی کارەکەیان ئیسە گەورەتریکەنەوە وەکو کارەفەرینی چون ئێوە خاتونەکەی توانن نەکە بنەسە شۆنی کە بڕن لە جێگەی کە وام بگرن کە ئیسە کارەکەت گەورەتر لە ئێرە بکەیتەوە. نەوەڵا ئەو نە سەختە وامگردن لەم ڕۆزگارە ئەسڵ بە فکریشمان نەهاتێکە بڕن بە شۆن وامە. پەشیمان ناوێتەوە نیامە ژێگەڕیکەدەم گەرەکە نەوەڵا ئەسڵ ئەسڵ ئەو نە سەخت ئەیان یانی ئەشێ 2 مانگ 3 مانگ ئێرە و کێشەکەی زامنی گەرەکە چەکی گەرەکە نامچەی گەرەکە وەڵا ئەسڵ بە فکریشمان هاتێکە بڕم بە شۆن وامە. کەنیشکەکەتان چۆن و هات بە شۆن ئێوە دەستی کرد بە بەرگدورین و لیباس و خۆشی هات لەم کارە؟ وەڵا کەنیشەکەم هەروە مناڵی عەلاقەی بوو بە خەیاتی تەشویقی مقرڕ منیش کە تەشویقی مەکرد و مەسەڵەن کلاسێکی دووران پوولەکەیم ئەدا بەخۆی فرەتر سەوقیدا بۆ تەرەفە کە بێت خەیاتی فێر بێ ئیسێژە کە خۆی دەرامەدی هەست فرە خۆشحاڵە چووبە سەر زندگی خۆی وەڵا دەزوراندارە دەسوورانەکەی پێ خۆشە کارەکات وەڵا ئەویش بەناوێ نەوەڵا چۆن خاڵێ خۆیە دامانەسە خاڵێ خۆیە بەڵێ ئیتر خاڵێژی خۆی خەیاتە کەفتی نەسەیە ئەلێ واسە کەسانێک کە بەرگ و جلو بەرگەدونن دانێکیان ئەمە من هەمیشە دیگمە دانێکیان ئەوێتە خەیات بە شۆنیە براو خۆشکەکان و مناڵەکانی شتێن لە هەرچی جێگەی کورسانە واسە من بەڵاشکر بۆخوا ئەمیش عەلاقەی هەستە خەیاتی شۆڵێکە ئەگەر کەسێ عەلاقەی بێت و پشتکاری بێ هەم سەرگەرمی فرە خۆشە بۆ ئینسان هەم دەرامەدیژی خاسە شکر. الحەمدولله جا بۆ پرسیاری ئاخرم ئیسەی کە ارتباطات پرۆ بوو بەسەوە مردم زۆرتر لە یەک خەوەریان هەست بە بۆنی فەزای مەجازیە بە بۆنی تەلەڤیزیۆن و ڕستانە و هەرچی شتە مۆد و هەرچی شتە ئەبێنن خەوەریان هەست بوو بە سەبایسەوەی کە تأثیر دابنێ لەسەر بارودۆخی فەرهەنگی خۆمان و مردم زیاد کەمتر لیباس کوردی کەنەبەرێن. ئێوە کوردی ئەدوونە؟ وەڵام من کوردی ئەدوونە محیط دێهاتیش چۆن هانە ناویەکە مەسەڵەن تەعەسسوبێک هەست لە بینیانە فرەتر سۆق نەدریان بە شۆن مۆدگراییە فرەتر ئایسە جلوبەر ئێرە هەر کوردی جارانەوە خۆمان بوومان و هەست مەسەڵەن تێن جوانێرێک هەن کە تێن بازە مۆدێلێک تێرن تێت ئەو ڕۆژە ئێمەش ئەشێ کار خۆمان ئافدای بکەینەوە یعنی لە ڕووی وەکسەکە ئەیدوونی ئەلێ خۆ هەر کوردی پۆشینە کەس کولەن کوردی دروستەکەن لێرە فرەتر لیباس کوردی و بلوزداوە نەوەڵا ئێرە خۆشە بنیان هەر لیباس کوردی خۆی کاتوێنی کوردیەکە زەریفترە تاوەی کە دووسێتی کردکرا لیباس کوردی هەر کولەن زەریفە ئەرەوەڵا دەستان خۆش باس لە ئێوە ژنانێک کە خاوەن توانایەکی تایبەت نەبن یان ئەوەی کە سەر بە بنەماڵەیەکی کەم داهات بن بۆ چوونە ناو بازاڕی کار کێشەی زۆرتریان لە بەردەمدایە مامۆستایی پەرستاری پێویستیان بە خوێندن لە زانکۆکان هەیە و کچان و ژنان بەبێ بڕوانامەی زانکۆ شانسێکی کەمتریان هەیە بە شێوەیەکی ڕسمی بچنە ناو بازاڕی کارەوە هەروەها ڕێگریە کولتوریەکانیش دەبنە لەمپەڕێکی گرنگ لە چوونەی ناو ژنان بۆ بازاڕەکانی کارکردن لە ناوچینە خوارەوەکانی کۆمەڵگارە بە شێوەیەکی گشتگیر ڕوانینی کولتورێکی زاڵ کە دەبێتە هۆی پێکێنانی سونەت نۆرمەکان لە کۆمەڵگا پیاوان وەک بەخێوکەری ماڵ هیچ پێگەیەکیش بۆ کارکردنی ژنان لە بەرچاو ناگیرێت بە لە بەرچاوگرتنی ئەو ئامارانەی بڵاوکراونەتەوە بەدی دەکرێت ژنانی کرێکار لە ڕۆشتن بۆ بازاڕەکانی کارکردن و بەرهەمهێنان نەک تەنها لەباری یاساییەوە ڕێگریان لە بەردەمدایە بەڵکو لە بواری کولتوریشەوە کۆسپێکی زۆریان لە بەردەمدایە.